لم يشاء قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم بچيان وتوا بقومك إخوان ئازایەتی ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەم دینەی وەرگرتووە مساوەمە لەسەر دینەکە ناکە. نزیکترین کەس چێیە؟ سەیریەکە بزانێ هەڵوێستی لە دینەکە چییە. ئەگەر خزمە و نزیکترین کەسە لێمەوە هەڵوێستی لە دینەکە خراپە دوورترین کەسە لێمەوە. ئەگەر یەکێکی تر هەڵوێستی دینە وەرگرتووە با سریلانکایی یەکیش بە کە خەڵک چۆن لە هەر شوێنێکی دنیا بێن نزیکترین کەسە لێمەوە مادام دینەکەی وەرگرتووە. بۆیە ئینسانیش لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵ یاناژی هەڵوێستی لەسەر ئەساسی دینەکەی تەحدیدەکە، چونکە ئەوانیش هەڵوێستیان لەسەر ئەو ئەساسەوە دیاری کردووە. بۆیە لە شەڕی بەدرە وەختێک کە ئەسیرەکان گیرابوون پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو بەکر چی لەم ئەسیرانە بکەین؟ فەرمووی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا ئەمە هەمووی بەنو عەشیرەتی خۆمانن، هەمووی کەسوکاری خۆمانن، بەڵکو بە فیدیە ئازادیان بکەین، پارەیان لێ وەربگرین و ئازادیان بکەین و بەڵکو خوای گەورە دڵیان نەرم کا هەم مسلمان بن و تەسیرێکیش لە خزمەکانی ترمان بکەینەوە کە لە ڕقانەی ئەوبەر. عومەری کوڕی خەتاب پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عومەر تۆ ڕەئیت چییە؟ فەرمووی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا تۆ عەقیل بدەرە دەست عەلی کوڕی ئەبی طالب براکەی با بیکوژێ، فڵانی خزمی خۆشم بدەرە دەستم با بیکوژم، فڵانیش بدە بە ئەبوو بەکر با بیکوژە، با هەموو کەسێ بزانێت کە ئێمە مساومە لەسەر دینی خوا ناکەین. با قڕش زۆر باش لێ حاڵی ببێ کە ئێمە یەکەم جار خزمەکانی خۆمان نەکوژین پێشەوەی خەڵکی تری بۆ لەناو ببین. دوایی بۆ ڕۆژی دواییتر عومەری کوڕی خەتاب کە هات سەیری کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگری ئەبوو بەکریش لەگەڵیا دانیشتۆ ئەگرین. هادوتی ئەی پێغەمبەری خوا ئەبوو بەکر بۆچی ئەگرین؟ با بزانم بۆی منش بگریم و یان ئەگەرنی خۆم بگریێنم، سەبەبەکە چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەڵڵاهی لەسەر ئەو ڕەئیەی دوێنێ، لەسەر ئەو ڕەئیەی پێشوو کە باسی ئەسیرەکانی تیابوو لەسەر ڕەئی تۆ نەبووین عەزابێکی خوای پەروەردگار بەقەدەر ئەو درەختە لێمان نزیک بوو بۆ هەر خوا ڕەحمی پێکردین کە غەزەبمان لێ نەگرێت لەسەر ئەو هەڵوێستە. چونکە ئەنجا خوای گەورە فەرمێ ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض. ئەسیری بۆچی هەڵیگرێتەوە ئەسیر؟ موقفی یەکەمی حساب. لێرەشە بۆیە مهمە کە پێڵێ چی كفرنا بكم ئەفەرمێ إذ قالوا لقومهم بملتكي خوي بقومكي خوي بنزيككاني خوي هروك خوي جورج فرمي أيها الذين آمنوا قاتلوا الذين يلونكم من الكفار وليجدوا فيكم غلظة يو كسان إيمان تاني ناوبا كافر نزيككاني خوتان بكوجنو تندو تيجيتان تياب بينن شازاتيك اللي روي صبري والله بعسي مجرم كانوا قصي عن برامبر بكيتو حكمتي طاغوت أوشتانا بلان موقفي إيماني لهالويسي استاوى دركي ليرو